ئەمەش باڵی کێشاوە بۆ ململانیەکی ناشەریفانە، یعنی بەڕاستی بەداخۆی بۆەوە. من لێرە نمونەیەک باس دەکەم. ئێمە لە سکۆلەنداین لەگەڵ چەند هاوڕێیەکمە ئەمە چوارهەم جارە لە سکۆلەند خۆشاندانی خۆمان ڕێگەخەین بە شێوازێکی ئەتوانم بڵێم تەواو بە شێوازێکی پێرفێکت، یعنی بەبێ هیچ کەم و کوڕەیەک سکۆلەندا هەر تەنها ئەوە هەڵەگرێت. یعنی من کۆتا خۆشاندان یادی شەیدکاوە بوو، ژمار وێنەکانم لایە 60 بەشداری کردبوو. باشە ئەنی ڕێکخراوی ئێمە تەنها بەسە. باشە سەر ڕێکخراوی کە هاتووە ئەوێ دووبەرێکی و دابەشبوونێک دروست بکات. ئایا ئەمە ناوی بنین چی کە خۆشاندانێک بێت 15-20 کەس بەشداری بکات؟ ئایا ئەمە لە کەمکردنەوەی ڕۆڵی چالاکمانی نییە؟ من لێران قسەیەکەم هیوادارم چارەسەرێک بۆ ئەمە بدۆزرێتەوە. من ڕوو نەکات هیوایە چون دەزانم